چۆن ئامادەسازی بکەین بۆ تاقیکردنەوەی وزاری. خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە بەشێکی ئەرکەکە دەکەوێتە سەر مامۆستا. تا چەند من دڵتەمینی قوتابیەکەم کردووە کە بەشەکەی تەواو کردووە، تا چەند قوتابیەکانی دوای تەواوکردنی منهەجەکەم هێنا و یەک دوو ڕۆژێک بە سەریعی بە چەند سەعاتێک هەنێشتم کورت و مختصرم پێوتن وتم ئەمە وزاریە و ئەمە تاقیکردنەوە بۆی ترسیان بشکێ. سێ منی مامۆستا کە لە قوتابخانەیەکەم قوتابیم زۆرە تا چەند توانم فکرەیەک لەسەر وزاری و شێوازی وزاری لە چەند وەرەقەیەکا کورتکەمەوە بیدەم بە قوتابیەکانم. قوتابی قوتابخانە لەبیرتان نەچێ. ئازایەتی نییە من بیدەم بە قوتابیەکی دەرزی خاصم. چکە 6 وەرەقەم لێ وەرگرتووە، 5 وەرەقەم لێ وەرگرتووە. کوردەواری ئەڵێ گەرمیانی ماڵی خواگەڕ و گولمەکە، خواگەڕ و گولمەکە گەرنی دەمێ. بەس ئەوە مهمە بۆ کوڕ و کچێکە لە قوتابخانەکە لە لای منە و دینارێکی نەداوە بە من بۆی چاک بم. ئەوە ئازایەتی نییە من لە مەکتەبێکی خاص تەنانەت وەکو بەختیاریش خۆم لە مەکتەبێکی خاصم ئەگەر وەرەقەیە بدەم بە تەلەبە. ئەوە ئازایەتیەگە تۆ لە قوتابخانەیەکی لە تەوێڵە و بیارە بیگرە یان لە دەربەنی خانیان لە شوێنێکە بڵێ ئەرێ دکتۆر سیمینارێک بۆ تەقدیم کە بۆ ئەو قوتابێ بەڕێزانە هەمووی دایک و باوکی فەقیرن، ئەوی باوکی کرێکارە، ئەوی تر عارەبانی پێ بتوانی کەم تا زۆر ئامادێکی کەواتەوە یەکەم مامۆستاکە. ئافرین بۆ مامۆستا بەڕێزەی کە دوور و نزیک جەدوەلێکی داوە بە قوتابیەکەی ئەگەر دەستی دکتۆر بەختیاریشی نەگەشت بێ بە قوتابی خۆی جەدوەلێکی پێدابێ ئاوا بخوێن. چکەگە دیقەتان دابێ تەلەبە لە پۆلی 12 زۆر شپرزابێ. ماڵەکەی چییە؟ کاتەکانی ئەڵی ماڵی هەتیوە 15 بۆ فلان، 10 ڕۆژ بۆ فلان، 12 بۆ فلان، لە پڕێک کاسەرەکەی هیچی بەدەستەوە نەما و لەو لاشە فرێ هەمووی نەکەوتو. مالعلم ئەو جەدوەلە زۆر باش و چاک و مەزبوط نییە. کەواتە ڕۆڵەکە زۆر مامۆستا دەیبینە زۆر گرنگ و مهمە. جەدوەلێکی خوێندنی داپێ پێی، جەدوەلێکی سعیکردنی داپێ، جەدوەلی کاتەکانی سعیکردنی داوێ پێی، سنوورێکی بۆ دیاری کرد بێ. کوڕم ئەوە لە شەمەوە بخوێنە تا چوارشەمە، هەوڵ بدە بۆ 4-5 ڕۆژە تەواوی بکە. بۆ بەڕێزەکەڵێ بۆ من بەختیار جەدوەلێک بۆ تەلەبە دادەنێم، جەدوەلێک بۆ تەلەبە دادەنێم، دەڵم بە 4 ڕۆژنی و بە 5 ڕۆژ کیمیا بخوێنە. وەکو ئەوە وان نییە کە تۆی مامۆستای کیمیا پێی بڵێ بە 5 ڕۆژ مراجعەیکە. چکە بە من ئەڵێ دکتۆر بەختیار خۆی زیرەکە لە کیمیا 100 هێناوە بۆیە ئەڵێ بە 5 ڕۆژ تەواو بێ. بەس ئەگەر لە دەمی تۆی بیست وتی کوڕم جوانەکەم 5 ڕۆژ ئەگەر ڕۆژی 10 ساعت 12 ساعت سعی بکەی کەواتە کاتە 6 ساعت، کیمیاش هەمووی 200 لاپەڕە داخلە کەواتە کاتە 100 پەڕە، کەواتە 100 پەڕە ئەگەر لە سعاتی پەڕە و نیویەک بۆ 2 پەڕە شتێک کەم بخوێنی کەواتە ئەتوانی بە 4 ڕۆژنی و بە 5 ڕۆژ لەم سەر بۆ ئەو سەر لە بەرێک بۆ بەرێک هەموو بەشەکان تەواو بکەی بە بێەوەی کێشەت هەبێ. کەواتە من ئەمێ ئەو پەیامە لە تۆ ببیستێ، لە مامۆستای مێژووە، لە مامۆستای جوغرافیەوە، چکە وەکو باسم کرد لە دەمی تۆ بیبیستێت هێورە بێتەوە، هادی ئەبێتەوە. یعنی چۆن مەسەرن 100 کەس پێت بڵێ مەسەن تۆ نەخۆش نیت وەکوانێن دکتۆرەکەی خۆت. ئەیسا من دایکم جاروان نەخۆش نابێ پێڵم عیبت نییە زۆر باوەڕم پێ ناکە. دکتۆرەکەی خۆی من خۆ من دکتۆرم، بەس دکتۆرەکەی خۆی کە اختصاصی بۆ انزلاق و سۆفان و فەقەراتە کە دەڵێ باجی فلان عیبت نییە لەخوا بەزابێ عملیاتی ناوێ ئەزانم بەڵێ دکتۆرەوە خوا باشت بۆ بکە ئیسراحەتم کرد تەواو مەزبوطە. جا بۆیە زۆر گرنگە ئەهلی اختصاص ئەهلی بەشەکە کە ئێمە ئەمە کەمتر ئەکەین. 23 تەواوێکەین و ئیتر ناین بەلای مەکتەبە، 1/4 تەواوێکەین و تەلەبە دێ و ئەڕوا و خۆمان لێ تێناگەێنین. کاکە 15 چوارە 10 چوارە منهەج تەواوەکەین تەلەبە دێت ڕۆژێ نایەن بڵێم تەلەبەکان ئەزانم ئەو مامۆستا بەڕێزەی سە دوایڵە دکتۆر گیان تەلەبەش نایە ئەوی ترڵە تەلەبە کۆ نابێتەوە. بەس بەلایانی کەمەوە لە 30 تەلەبە ئەگەر من جەدوەل و بەرنامە و تەلەبەش بزانێ من قسەی زریان بۆ ناکەم، من هانی نادەم بۆ پەیمانگا، من هانی نادەم بۆ دەرزی خاز، من ورەی دەدەمێ، من مۆتیڤیشنی دەکەم، من عەزم و جەزمی بۆ دروستەکەم بە دڵنیاییەوە دێت. ئەو بۆ ئێمە بە تەجروبەی خۆمان جاری وایە لە بنی دنیا و لە شار و شار کەسێک دێ بۆ سیمینارێک کە ڕەنگە بیشزانێ بە ڤیدیۆ گوێی لێ بەس حەزەکا بە ڕوو بە ڕوو فەیس تو فەیس گوێی لێبێ. بۆچی ئەگەر مامۆستایەک خۆی لە ناو پۆلەکەیە تەلەبەکان هەست بکەن کەواتە خاڵ یەکەم درێژی ناکەمەوە تکایە مامۆستا ڕۆڵی خۆی کەم نەکاتەوە. ئەوە مامۆستا وای زانی بەس تەواوکردنی منهەجەکە ئیشی ئەوە بۆیە تەلەبە دوای سەرگەردانە بێت. دەکەوێتە دەستی خاص پەیمانگا خول ئۆنلاین هەندێشتی عجیب و غەریب ئەسڵن وەکو نوشتەی لێ هاتووە لە پڕێکا سایتێ پێی جاڵەکی 3 وەرەقەم لەلایە کۆمنتێ بنووسە بای 50 دەرەجەت پێڵم نینە قاوەگرەوەی لە پڕێکا مامۆستایەکی تر پەیدا بێت ئەگەر ئەتەوێ بای 70 پێ بێنم ئەبێ ئیدلا لە پەیمانگای فلانە بولان لە فلان گروپات جوین بکەی ئەگەر وەرە لەو گروپەت جوین کە بای 70 یا دێنم کە بەداخەوە دەڵێن بۆ هەمومان ئەم قسانە ناخۆشە دەڵێن بەڵام بەڕاستی تا وەکۆڵپانین بە جەرگی خۆمانە خەریکە فور دەبێ بە تیجاری بەڕاستی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە مستەقبەلی کوچ و کوڕە جوانەکانمان و داهاتوومان و دکتۆر بوون و مهندس بوون و پارێزەر بوونمان ببێ بە تیجاری.
من بەخۆشم و بەختیار کە دکتۆرم قەنەعەتم وایە مستحقەکان یاخوا قابلیان هەموو شتێک وەرگن بەڵام کەسانێک کە لە شوێنی خۆیدا نەبوو نتوانێت کۆڵێت بە هەندێک شت هەم گیرۆدە نەکرێت و ئاڵوودە نەکرێت و بێتاقەت و ناڕەحەت نەکرێت